بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ئەم شەو لە بەرنامە ئەمڕۆ باز لە پرسێکی گرنگ دەکەین ئەویش باسکردن لە ڕۆڵی مزگەوت لە وڵاتی بەریتانیا قسە لەسەرەوە دەکەین مزگەوت چ ڕۆڵێکی هەیە چۆن بەڕێوە دەبرێ وایە مزگەوتەکان لەوێ چۆن بنیاد دەدرێن و دروست دەکرێن و ئەو کێشەی کە دروست بووە لە کۆی چل مزگەوتێک یاخود دوان کێشەی تێدایە بۆ ئەوەندە گەورە کراوە ئەوە کێن ئەوانەی کە لە پشتەوەن کە نێوبانگی مزگەوتەکانی بەریتانیا لە کادار بکەن لێکەوتەی چی دەبێت لەمە دووە ڕەوەندی کوردی مسلمانان لە وڵاتی بەریتانیا خێرخوازان دەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسە بکەن ئەم پرسان لەگەڵ بەڕێز مامۆستا حەمەد ڕەشید پێنجوێنی بانخواست سەیر لەسەر دەکەین کە بەڕێزیان لە بەریتانیاوە لەگەڵمان دەبێت مامۆستا سوپاسی ئامادەبوون دەکەین ئەگەر بەر لەوەی بچین سەر ئەو کێشەی کە دروست بوو لە دوو مزگەوت بەڕێوەبرنی دوو مزگەوت باسی ئەومان بۆ بکەیت چەند مزگەوتی کوردی لە وڵاتی بەریتانیا هەیە و چۆن دروستکراون و چۆنیش بەڕێوە دەبرێت. سڵای خوا لە جەنابیشتان و سەرجەم بینەران و بیسەرانی بەڕێز ببورن. وەڵاهی لە ڕاستیدا ئێمە لە بەریتانیا سوپاس بۆ خوای گەورە جیاوازە لە هەموو وڵاتێکی تر زیاتر لە 2164 مزگەوت هەیە بە موسەڵاکانیشەوە واتە ئەو شوێنانی کە بەکرێ گیراون و بەس نوێژی تیاکرێت. ئەمە بەڕەسمی ئەگینا بە غەیر ڕەسمی بڕوا بکە لەوانەیە بڵێم هەزاری تریشمان هەیە هەزاری تریش هەیە بۆ نمونە مەدرسەیەکە حجرەیەکە 5% نوێژی تیاکرد و خەڵکێکی زۆرش نوێژی تیاکرد. ئەمە وەکو زۆری مزگەوتەکان ماشاءالله ئێستا من لە شارێکم بەڕەسمی 110 مزگەوتی تایە بەڵام 110 تریشی تێدا هەیە کە بە هەمان شێوەکو مزگەوتە بەس ناوی مزگەوت نییە جگەل لەم هەموو حجرە و مەدرسانە بەڕاستی کە هەیە. اینجا شێوازی دروستکردنی مزگەوتیش لە ڕاستیدا لێرە بە حکمەکە لە ڕاستیدا وەکو مادی هەمووی لەسەر کێیە لەسەر خەڵکی خۆتە لەسەر ڕەوەندەکەی خۆتە لەسەر ئەوەی کە تۆ چۆن بتوانی لەو کەسانی کە هاتە بە دەرەجەی یەکەم و هەروەها نەتەوەکانی تریش بۆیە ئەوانی کە لێرە مزگەوت دروستەکەن من هەر نمونەیەک بە برای خۆشەویستم بڵێم ئێمە لەم شارە کاتێک کە مزگەوتمان دروست کرد تەمەن ئێستا تۆزە شتەکە گۆڕاوە سوپاس بۆخوا یعنی خەڵکێکمان هەیە خاوەنی تیجارەتی خۆیەتی خاوەنی دوکان و بازاری خۆیەتی بەڵام 2008 ئێمە هەمووی تقریبا 3-4 مزگەوت هەبوو لە بەریتانیا کە ئێستا سوپاس بۆخوا 40 مزگەوت هەیە لەم بابلە 3-4 مزگەوتەکە تێپەڕی ئێمە کردمانەوە ساڵی 2008 کە بەکرێ گرتمان دوایش کڕیمان لە ڕاستیدا ئەسلی ئەم پارەیە بە زۆری لەسەر چیەمان کرد لەسەر 5 بەخوا قوتومەندانە لە دوکانەکانە قوتوویەک 20 پاوند 30 پاوند 40 پاوند تیا بوو ئەبوایە دەیان کەسمان کۆ بکرد بایەتەوانی بە بەردەوامی هەمووی ژەڵە هەمووی پیس بووە پاکی کەرەوانە بیکە ناو زەرپەوە 100 بیبژێرە تا بینێرە بۆ باق و دیسانەوە بیکەرە بچی بە کاش وەری بگرەرەوە ئەمە ئیشمان بوو ئاوا توانیمان کە مزگەوت بکڕین. باشە مامۆستا ئێستاشی پێوە بێ کاتی بەڵێ ینی لە کۆی ئەو 2000 مزگەوتە چلی مزگەوتی کوردانە؟ بەڵێ ئێمە ئەم مزگەوتانەی کە هەیە هەموو نەتەوەکانی تایە بەڵێ وەزین چەند ملیۆن مسلمان هەیە لە بەریتانیا ئێمە ڕەوەندێکی بچووکین لە چاو ئەوانە ئێمە کەڵک هاتن بۆ بەریتانیا لە ساڵی 2000 هاتووە ئەوان لە ساڵی 1946 هاتوون بۆیە ئێمە کاتێکە ئەڵین لە 2008ەوە زیاتر وەردە تاکە لە دوای ئێمە 35 مزگەوت دروست بووە هەمووی لە دوای کۆرۆناوە تقریبا نیوەی ئەمە دروست بووە بەلانی کەمەوە ئەمە لە کاتێکە دروست بووە با بڵێن کەمترین بەشی با بڵێن مزگەوتەکانی بەریتانیایە کە 40 مزگەوتە. باشە بەس باسی بڵین چۆن مزگەوتەکان دروستکراون هەموو ئەوەی کە بەڕێزت باست کرد لیژنیان بۆ پێک دێن یعنی حکومەت هیچ هاوکارێک نی لە دروستکردنی مزگەوتەکان ئەوە چۆنە بۆ نەگەر بتەوێ شوێنێک بکڕی بیکەی بە مزگەوت؟ بەڵێ تەمان لێرە یەکەم وەکو کردنی بە مزگەوت زۆر ئاسانە حکومەت کار ئاسانی کردووە کەنیسە ئەکڕی بەسەر نادیەک دەکڕی شوێنێک دەکڕی ئاتیادیەن لە ماوەی 14 هەفتەیە حکومەت ڕسمێتە دەداتێ ئەوە بۆ هەیە کە تۆ ئەم بینایە بکەیت بەو شەرت و شروطانی کە بۆ دیاریەکرێ پاشان کێ بە مەهاڵەسێ بەڕاستی خەڵکانی دڵسۆزی ئەو شارە کە ئیدارەیەک پێگەهێنن لە 4-5 کەسێک بەڕێوەبەرانی ئەو مزگەوتە ئەمانە سەرپەرشتی ئەکەن بە هاوکاریی ڕەوەندەکە بە هاوکاری خەڵکی ئەو شارە هەروەها شارەکانی تریش ڕەوەندی کوردی بەگشتی بەشدارە لە دروستکردنی هەر مزگەوتێک
حتا لە کوردستان لە هەر شوێنێک تەماشاکەی کوردێک لە هەر شوێنێک دڵسۆزیەکی تێدا هەبوو بێ هاوکاری مزگەوتێکی کردو بە سەدان و بە هەزاران کەس ڕاو مزگەوتی بینە بکەن. بەڵێ ئەو دەستە بەڕێوەبردنە هەر خەڵکێکە خۆی دروستی دەکەیت پەیوەندی بە حکومەتەوە نیە چونکە ئێستا لێرە بڵین وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیە لێوێ شتێک نییە بە ناوی کاروباری ئاینی ئەنی بۆ هەموو دینەکان ئەوەیە کە هەر خەڵکەکە خۆی دەستەیەک دیاری دەکات چۆنە ینی بۆ نمونە دەستەی بەڕێوەبردنی مزگەوتەکان. بەڵێ لێرە هەر کەسێک مەسەن بۆ نمونە لەم شاری کە توی تیاژیت لەگەڵ 3-4 کەسێکە کۆبی تەوانێ با بڵێن ئەتوانێت ڕێکخراوێت تەشکیلکەیت ڕێکخراوێتان بۆچی ڕێکخراو تا لێرە بۆ شتەکان هەمووی ڕسمیە دووەربگرێ ئەگەر تۆ ڕێکخراوێکت نەبێ ڕێکخراوێکی قانونیت نەبێ ئەبێ ئەگەر ئەو بینایی کڕیت ئەبێ لە 120 زەریبە بدەیت بەس ئەگەر بە 100,000 بیکڕی دەبێ 20,000 بدەیت بە 500,000 بیکڕی بێ 100,000 بێ پارێکی زۆرە بەڵام ئەگەر ڕێکخراوت هەبوو حکومەت عەفو دەکات ئەو زەریبە نادەی بۆیە ڕێکخراوێک تەشکیلەکەن لە دوای ڕێکخراوەکە ئەمان بەناو خەڵکا کۆ ئەگەڕێن و مزگەوتێکمان دەیەوە خەڵکی شارەکان کۆکەن و ئەچن بە مزگەوتەکانی ترە ئەگەڕێن بۆ ئەوەی کەوا پارە کۆ بکەنەوە کێ ئەماکە ئیدارەیەک بەس ئەم ئیدارە هیچ نەڕەبتی بە حکومەت یاخود بە هیچ شوێنێکەوە نییە بەڵکو خەڵکی ئەو شارەیە خۆیان بەڕاستی هەڵەسن بەمە. باشە ئەی ئالەتی کۆکردنەوەی پارە چۆنە ینی بۆ دروستکردنی مزگەوتێ بۆ کردنی شوێنێک ئەوەی کە بکرێتە مزگەوت ینی بەس حکومەت تەنها کاراسێنیت بۆ دەکات لە مۆڵەت پێدان ینی پارەکە لە خەڵک کۆ دەکرێتەوە چۆنە؟ بەڵێ بە هیچ شێوازی حکومەت بەشداری ناکرد لە ڕووی مادیەوە ئیلا تەنها ئەوەندە هەیە زەریبەت لێ ناسێنە مادەم تۆ ڕێکخراوێکی ڕسمیت هەیە ئەو بینایە با بڵێن کە تۆ ئەیکڕی حکومەت پارەی زەریبە نادەیت بەڵام بەغێری ئەوە 1% ناداتی هەمووی لەسەر کێیە لەسەر ڕەوەندە کوردیەکە خۆیەتی هەر مسلمانە هەر کەسێ ڕەوەندەکەی خۆی ئەوانە خۆی ئەشنە ژێر باری ئەم کارە بۆیە پارە کۆکردنەوە بەم شێوازە ئاکرێت لەناو خودی مزگەوتەکەی خۆتە خەڵک کۆ ئەەکەی تەوانێ و داوایان لێ ئەەکەی من ئەم بینایە بکڕم هەندێک بە قەرز ئەداتێ بۆ ماوەیەک هەندێکیش خۆی ئەبەخشێت جگە لەوە شوێنەکانی تریش ئەچن بۆ مزگەوتە کوردیەکان بە دەرەجە یەکەم کە لە ڕاستیە ڕەوەندی کوردی زۆر دەستکراوەیە بۆ ئەم شتانە بەڕاستی وە جێگەی تەقدیر و جێگەی ڕێزن ئەچن بۆ مزگەوتە کوردیەکان لە هەر مزگەوتێک بانگەوازیان بۆ ئەکرێ و قەدەر پارە کۆ ئەکرێتەوە پاشانیش دەگەڕێن بەسەر دوکانەکانیشە دوکانی کوردەکان لە هەر شوێنەکە بێ هەروە چون بۆ مزگەوتەکانی تریش ئەمە بە شکلێکی گشتی پارە کۆکردنەوە بەم شێوازەیە ئیلا ڕەوەندەکە خۆی پارە ئەدا هەرکەس لە گیرفانی خۆی. بەڵێ دوایژەوە پارێکە کۆ دەکرێتەوە بڵین هەمویان واژووی لەسەر دەکەن لیژنەی بەڕێوەبردنەکە اینجا دەبێتە بانک و دوایی مامەڵی پێدەکرێت بۆ کڕینی مزگەوت بینا و دروستکردنی لە ڕاستیە واژۆی لەسەر ناکرێت کە تۆ کە پارەکە کە کۆ ئەکرێتەوانێ ئاتەن مزگەوتەکان بە شکلێکی گشتی لیژنەی هەیە ئیدارەی هەیە. بەڵێ ئێستا هەندێک لەم کێشانە کە دروست ئەبن مەسەن لە ماوەیە کە جەناب ABC هۆکاری ئەوە بێ کە یعنی کەمتر چون بەدەم ئەم قەقەزە ئیداریەوە ئەگینا لە هەر مزگەوتێک لیژنەیەکی هەیە ئەم پارەی تەسلیمی لیژنەکە ئەکرێ ئەم لیژنەیە پارەکە دەڵێ ئەوەندە هەیە پارەکە کۆ ئەکاتەوە دەخاتە سەر ڕەقەمی حسابی سەر ڕەقەم حسابی مزگەوت و هەندێکشی لەوە چ بەکاش بمێنێتەوە بۆی بۆ مەساریفی هەندێک لەوانەیە کە هیداویستی ناو مزگەوتە بۆی ئەم پارەیە بەڵێت دەبێت ئەبێ بە حکومەتیش بڵێ من ئەوەندەم پارە کۆ کردەوە ئێمە چارەتی کەمیشنمان هەیە لە چارەتی کەمیشن یعنی با بڵێن سەرپەرشتی هەموو ڕێکخراوەکانەکە سەرپەرشتی کە هەزارها ڕێکخراوە تۆ ئەبێ ساڵانە پێ بڵێ من ئەم پارە ئاوا پەیام کرد و ئاواش سەرفم کرد بە شێوازێکی قانونی. بەڵێ بابینە سەر ئەو دوای قسە سەرەوە دەکەین ئەو کێشەی هەبوو کە لە دوو مزگەوت بۆ چەوەندە گەورەکرا بەڵام بابین کێشەکە چۆنە ئایا هیچ پارە خواردنێکی تێدایە ئێستا لە سۆسیال میدیا و تایبەتی لە میدیاکانی دەسەڵاتیش ینی هەوڵێکی بەرفراون هەیە بۆ لە کادارکردنی مزگەوت ینی چەند کەیسە لە کۆی باسیەوەت کە نزیکەی چل بڵێن مزگەوتی کوردیمانەیە لە دوو مزگەوت کێشەیە یان لە یەکیانە چۆنە ئەو پرسە ئێمە کاکاکمین لە ڕاستیدا ئێمە چل مزگەوتمان هەیە لەم چل مزگەوتە کێشەکە لە دوو مزگەوتە. بەڵێ من بە هەموو برایانە خوشکان ئەڵێم بەڕاستی قەزیەکە ئەوە نییە کە بڵێ دزیە خیانەتیش نییە بەڵام با بڵێن سوئی ئیدارەیە لێ نەزانینێ لە ئیشەکە یاخود بەواتاکی دڵم چی لەسەر سیقە ئیشکردنە زۆر جار ئەگە سێری کێشەکان کەی نەک هەر لە مزگەوت لە دەری مزگەوت زۆر جار لەسەر ئەساسی سیقەیە حتا ژن و مێردێک کاتێکا زەواجەکەن لەسەر ئەساسی سیقەیە تەماشاکەی دوایی دەرەچێت وڵا بە نوعێکی تراکەوێت بۆی ئێستش بۆ نمونە لە یەکێ لە مزگەوتانە کە نای مزگەوتی کۆڤنتریە کۆمەڵێ بران هەم ئیمامەکەش کەسی باشە هەم ئیدارەکەش کەسی باشن
بەڵام لەبەر ئەوەی ئەوەندە لەسەر ئەساسی سیقە کراوە کۆمەڵێکی قەزایی بینی دوو نەفەرە ئیمامەکە و لەگەڵ مدیری ئیدارەکە کۆمەڵێک قەزایە هەبووە لە بینیانە وەکو کاروباری ماڵکردن بە ناوی یەکترەوانێ ئەمە وای کردووە کە ئیمامەکە بڵێ من پێویستم بە قەدەرە پارە هەیە دەمێ خانوو بکڕم ئەوەشی کە مدیری ئیدارەکەیە خۆی بزنسمانە و خۆی دەوڵەمەنە لە ڕاستیدا بۆیە کاتێکە پارەی داوەتێ ئەو من ئەمە قەدەرە پارە ئەدەم بە تۆ بە قەرز ئاوە داوێتێ ئیمامەکەش خۆشی دەڵێ بەڵێ وەرم گرتووە بە شاهیدی زۆری لەو مامۆستایانەی کە چون سڵحیان کردو لە مانگی حەوتی پار بەڵێ پارەکەم وەرگرتووە ئەم پارک وەرگیراوە بەڵام لەبەر ئەوەی شتەکان نەبڕێنراوەتەوە ئەم پارە تۆ داوتە تێ بە قەرز چی هەیە لە بەینە ئەم شتە ئێمە ئاگامە لێی نییە یعنی لەبەرەوەی نووسین نییە ئەمە کێشەمە لەوایە خوای پەروەردگار پێمانە فەرمی ئەگەر قەرزدا بە هەر کەسێ بینووسن شاهید بگرن وەنیە ئەم خەڵکە لەسەر ئەساسی سیقەئی کە بۆیە کێشەکانی بۆ دروستە بێ لەبەرە کە شاهیدێک نییە لەو بەینەدا ئیمامەکەش لەوانەیە قەدەری حەقی لە نابێت بڵێ کاکە من لە شارێکی تر هێناوتانم بۆ ئێرە من لەوێ بۆ نمونە ماڵەکەی خۆم ماڵی کانسڵم هەبووینی حکومی لە دەستم داوە ئێستا هاتووم بۆ ئێرە کۆمەڵی قەزایە هەبێ لە بینێ یا ئەم ماڵی کە تۆ کردوتە بەناوی منەوە حکومەت لێ پێچینەوەم لێ کاسبێنی ئەڵەم پارە زۆرە دراوە بمخانوە لەکوێ هێنات والهات ئەمە پێویستی بە تاویزاتێک هەیە بنمونە بەڵام ئەمانە هیچی کەس شاهید نییە ئیلا ئەو دوو نەفەرە نەبێ کەوالهات قەزیەکە قەزی دەستپیسی نییە قەزی بەس ئەوەیە لەسەر ئەساسی سیقە قەزیە کراوە پاشانیش هەردوو لای ئەترافیان پێ کردووە ئەوەی تریشیان لە مزگەوتی دێن سەر حاڵەتی دووەم بەس ئەو حاڵەتی یەکەم کە باست کرد یعنی ئەوە نییە پارە خۆرابێتەوە پارە خورابێ مزگەوتەکە دروست نەکرابێ یاخود مزگەوتەکە دەمێکە نوێژ و ئەوانەی تێدا مزگەوتەکە کڕاوە پارەی بەڕەسمی دراوە بە بانک دراوە هەمووی ستیتمنتی خۆیان لە بەردەستایە سوێنیان خواردووە کۆمەڵی لیژنەی باش بەڕاستی دروست و کۆمەڵی خەڵکی مصلح ئەوتان لەناو بەینەکەیە بە هیچ شێوازێک دوور لە نزیک بەو شێوازە نییە کە باس دلی بکەچکە بەڕاستی مامۆستایانیش ئەگەر تۆزی عیلمیشی پێبێ لە ڕاستیدا ئەوەندە تێگەیشتووە کە ماڵی حرام بە حرام بزانێت ناکرێت بەڕاستی کە پێغەمبەری خوا هەمومان نەزانی نوێژی نەکرد لەسەر یەکێ بەس لەبەرەوەی یەک پارچە قماشی کە لە بەیت المال هەڵگرتەوە بۆ خۆی هەمومان ئەوە زانین لەبەرەوە ئەمەی کە ئێستا ئەکرێ بەڕاستی شتێکی زۆر ناشرینە کە مزگەوت سووگ ئەکرێ ئێهانە بە مزگەوت ئەکرێ بۆ من ناڵم قەدەرە لەمانە حەقیقیانە بەڵێ ئەمانە هەیە ئەمە ڕووی داوە بەڵام ئەمە یعنی شتێک نییە لە دوایەوە کە نای بنێ دز و جەردەی ئەمە بڕێ و پارەیە کە بڵین وەکو نازانم دراوە بە ئیمامی مزگەوتەکە ینی هەندێک بەرز بەس بە خراپی دارەدان وەسفی دەکەی ینی بڕەکەی زۆرە ئەوەی کە بەدڵنیایی 105,000 پاوەندە 105,000 پاوەند کە لە ماڵی مزگەوت خۆشی داوێتێ بۆ نمونە خۆشی بابڕێ مدیری ئیدارەکە قەدەرێ پارەی داوەتێ بە بانقی خۆی قەدەری پارەی داوە بە ڕەسمی ئەمە خۆ ناتوانن بەڕاستی کەسین کای لێ بکەن لەم بانقە و ڕۆژە بۆ بانقە بێجگەلەوە 105,000 هینی مزگەوتە ئەم 105,000 دەبوایە نەیکردبایە چکە لە ڕووی شەرعەوە ئەو نەیزانیوە کە ئەمە دروست نییە وای زانیوە شتێکی تەبیعیە بەڵام ئێستاکانە باش لێ تێگا کە ئەمە لە ڕووی شەرعەوە دروست نییە تۆ دەستکاری بەیتولمالی موسڵمانان کەی بە یەک پێنسیش بیدەی بە هەر کەسێکی تر بەلانی کەم با خراپی دارەدانەکە بەڕاستی پارەی بۆ خەرج کردوێت مامۆستا خراپی دارەدانەکە لەو ڕۆ بووە کە وای کردووە کە ئەو پارەیە بدرێ بە ئیمامی مزگەوت دروستە و دەکرێ و هاوکاری بکرێ و لەو چوارچێوێ بووە ئەوی بەڵێ بەر بەدڵنیایی بۆ ماوەیەکی چەند مانگێک بۆ ئیمامەکە توێتی من ئەمەوێ مزگەوتێ عەفوەن من ئەمەوێ خانێ بکڕم بۆ خۆم پارەم نییە بەدەستەوە تۆ قەدەرێکم بەرێ بە قەرز ئەمیش پارەیەکی مزگەوتی لە بەردەستا بووە داوێتێ بە قەرز بۆ ماوەی چەند مانگێک بەڵام دوایی کە کێشەکەوێتە بینی ئەم دوانە وردە عادسیەکە گەورە بێ تا پێچکە ئەمە ڕەبتێکی تریش هەیە بەڕاستی ڕەبتێکی تریشی هەیە کە ڕەبتی بە ئیدارەی مزگەوتەکەەوە هەیە کە باس لەوە ئەکرێم مامەسای مزگەوتەکە ئەمی لە ئیدارەی مزگەوتەکە لا داوە بۆی زیاتر قەزیەکە ئاوای لێ هاتوو تا بێت خەڵکی بەم واقع بزانێت ئەگینە ئەگەر ئەوەش نەبووایە لەوانەیە کەس پێی نەزانایەت و پاشانیش ئیمامەکەش پارەکەی بدایێتەوە و کەسیش بەمەی نەزانایەت باشە دینە سەرەوەی کە بۆچی هەوڵی ناشێنکردنی مزگەوت دەرێت بەڵام لەسەر کەیسی دووەم ئەوە باسی کەیسی یەکەمت کرد لە چل مزگەوتەکە ئەوەی دووەمیان چییە ئەوش خراپی دارەدانە چۆنە کەیسی دووەم مامۆسایەکی بەڕێزە ئەهلی بەریتانی هەمووی دەیناسن کەسێکی چاکە باشە ڕێک و پێکە
ویستوێتی مزگەوتێ بکڕێ مزگەوتەکە زۆر چاک بووە زۆر گەورە بوو بینایەکی زۆر چاک بووە بە نزیکی تقریبا ملیۆنێک پاوەند بەڵام پارە نەبووە لە ڕاستیە بەدەستە بەڵام خاونەکەی کورد بووە لەگەڵ ڕێکەوتووە کاکە ئێمە 150,000 پاوەنە دێت پێشەکی ئەدەینی دوایی وردە ئەویتری لە ماوەی ئەو ساڵە بۆ تەواوەکەین بەڵام لەم بینەدا دیارە پارەکە وەکو پێویست پەیدا نەبووە خاوەنی بیناکەش پەشیمان بۆتەوە دەڵێ من بە ئێوەی نادەم لەبەر کۆمەڵی ئەتیبارات ئەمانیش دەڵێن کاکە ئەم بینایە زەڕورە کە لە بەردەستمانە هی خۆمانە ئێستا لەوانەیە زیاتریش بکات لەو پارەیە ئەگەر بێت و مەتەلەن بیشی فرۆشیتەوە بینایەکی تری پێ بکڕی وتیانە نەخێر کاکە تۆ ئەبێ هەرمان دەیتێ مەجبور چیان لێکردوت داوێنە بە محکەمە ئەمە خۆی لێرەدا غەڵەتەکە ئالێرەوە دەست پێەکە چونکە ئەمە بەنێت پاکی کراوە لەم وڵاتەیە جیاوازە لە کوردستان کاتێک کە تۆ ئەگەر بێت و بچیتە محکەمە پارەیەکی زۆر ئەدەی بە محکەمە چونکە هەرتۆنی حاکمێک دێت هەزاران پاوەنە لێ وەرەگرت بەس بۆ یەک دانیشتن ئەبێت تۆ خۆ بیدەی و ئەگەر تۆ دۆڕاندی شرکەیسەکە دەبێت پارەی بەرامبەرشت بێت ئالەم بینەدا قەدەرێ پارە لێرەدا نزیکی 102,000 پاوەن مەحامیش کە دۆڕاوە لە قەزێکەدا خاوەنی بیناکە بردوێتەوە ئەو 102,000 ڕۆشتووە و قانونیش دەڵێت دەبێت تۆ پارەی ئەویش بێت کە ئەو 107,000 پاوەنی داوە بە مەحامی ئەمە نزیکی 220,000 پاوەن تقریبا 219,000 پاوەنە چەنەیە ئەمەندە لەم بینە دراوەکێ بە دادگا ئەمە خۆی لێرەدا لەبەرەوە ینی بەشاهیدی سوێنی خواردووە لە بەرچاو چەندین مامۆستادا کە بە هیچ شێوازە یەک فلسی ئەمە بە حرامی دەستکاری نەکراوە بەنێتی خراپ دەستکاری نەکراوە بەڵام ئێمە خۆمان وەکو مزگەوتەکە پێمان وا بووە کە ئەم بینایە ماهەچۆنێ بێت دەست بکەوێت و خاوەنەکەی لێمان پەشیمان نەبێتەوە مەحامیش پێی وتون ئەم کەسێتان بووە بەمەوە باش ئەمە فێڵی مەحامیەکەشی تەیە لە ڕاستیدا وای کردو بەڵام لەو بینەدا پارێکی زۆر ڕۆشتووە و ئەمە ئەوی سوئی ئیدارەدانە یاخود لێنەزانینە لە ئیشەکە لە ڕاستیدا یاخود نێتپاکیە تۆ لەسەر ئەساسی سیقە بە مەحامیەکە دەڵێ کاکە ئەوڕێ بۆتە بەمەوە زۆر باشە بابیکەین زۆر جار ئینسان شتێک ئەکات پێی وایە ئەیباتەوە ناجی حەبێ بەڵام دوژوە دەرناچێ شتێکی ئاساییشە باشە ئەی مامۆستا بۆچی کێشەکە ئەوەندە گەورە کرا یاخود بڵین کێ لە پشتەوە بوو ڕاستە خراپی دارەدانێکە بووە لە هەردوو کەیسەکە بەڵام ئەوەی کە لە هەندێک میدیا و وا گەورە کراوە ینی وا پێشبین دەکرێت پارەی چەند مزگەوتێک هەر خوڕابێ یعنی ئەو پارێکە کۆکراوەتەوە ئەوەی بەرز بەوردی باش فەرموو لە ڕاستیدا کێشەکە وەکو عەرزم کردی دوو مزگەوتە شتەکان دەستپیسی نییە بەڵام شێوازێکە لە شێوازی با بڵێن لەسەر ئەساسی سیقە ئیش کراوە بەڵام لە مەسلحەتی مزگەوتەکان نەبوو لە مەسلحەتی مزگەوتەکان بەڵام بەداخەوە ئەم کێشەی ئەو مزگەوتە کە یەکەمیان بۆ زیاتر ئەم شتی ئاوای لێ کرد ئەوی بریتی بوو لەوەی کەوە هاتوون کۆمەڵێ براکۆ بوونەتەوانێ مزاحمەیەکیان ڕێ خستووە لە بەردەم مزگەوتەکە کە ئەمە بەڕاستی شتێکی زۆر خراپە ئەمە وای کردو چکە من ئەوە 25 ساڵە لێرەم هیچ مزگەوتێکی ترم نەبینێتە بەڕاستی بەرامبر مزگەوتەکەی تر بچێت مزاحرە بکە ئەکرێ پیاڵە ناڕەحەتیە بێ هەچی شتێکە بێ دەبوایە ینی بە شێوازێکی تر چارەسەر بکرایە نەک بەم شێوازە بەڵام تازە ئەوە کرا لە زمانی ئەوانە هەندێک لە کەناڵی ئالامی بانکراوە بەڕاستی زۆر بە ناشرینی باسی کوردەکانی بەریتانیای کردوش کە بە حەقەت ئەوەی کە ئێستا حالیەن خەڵکی سۆشل میدیاش ڕەحم بە کەس ناکە بەڕاستی ئەوەی کە بەدوایەتی دوو بەشە بەشێکیان لەوە ئەچێ خەڵکێکی دڵسۆزن کاتێک ئابینی لە شوێنێکە پارەیەک خوراوە یا زەرەیەک کراوە یا شتێک کراوە وەکو چۆڵی تفەق بە تاریکیۆنێ بەبێ ئەوە شارەزایی هەبێ بە کەیفی خۆی قسە ئەکات و ئەوە بەشێکی تریشیان بەڕاستی هەر تریشیان بەڕاستی خەڵکانێکن هەر دوورن لە مزگەوت هەر ناحەزن بە حیجاب ناحەزن بە ڕیژ ناحەزن بە مزگەوت ئێستا لە شوێنێکی وەکو بەریتانیا بنمونە ئەوە ساڵی 2025 تەماشاکەی هەزاران مزگەوتی تیاکرێتەوە حتا لە هەموو عالەمە لە چ شوێنێکی دنیاە هەیە کاتێک کە بڵێ وەڵام مزگەوتێک داخراوە لەبەرەوەی خەڵک ناچێت بۆ مزگەوتەکە یا توخوا بەهانێکی بین بکرێت بەعکسەوە هەڕێن وەڵا بچووکە با گەورەیکەین لەبەرەوە ئەم ئیسلامە دینێکی زیندووە خەڵکێکیش بەڕاستی چای بەمە هەڵنایە چای بەمە هەڵنایە بەڕاستی لە شوێن بەتایبەتی مزگەوتەکان یەک نوقتەی زۆر گرنگ کە یەکا حەکیم مزگەوت لێرە دەوری باڵا ئەبینێ ینی هیچ شتێک نییە بەقەدەر مزگەوت دەوری باڵا ئەوانی کە هەوڵیاندا ینی کەناڵی سەربەرە سەڵات بوون و یاخود بڵن لێرە پارسەڵاتەرەکان بۆ تۆڵەکردنەوە بێلاندێک کەسایەتی لە ڕۆڵیان هەبوو لە ینی لێدان لە مزگەوت خۆی لە ڕاستیدا نوقسانێکە هەیە ئەوە بە پێچای خۆمانە ئەبینین بۆ نمونە برایەک قەدەرە پارەی داوە بە قەرز بێتێکە
ئەمە ئەگەرچی با بڵێن لە بابی خیانەت و دەستپیسی و ئەمانانیە بەڵام کارێکی باش نەبوو ئەمە واقعەکە و هەیە و هەمووان دەیزانین ئەمە بێعترافی پێ بکەین بەڵام لەم لاشەوە شێوازی بەکارهێنان بیت کە مزگەوتەکان وا پیشان بدەیت کە هێندە هەموو مەلاکان و هەموو مزگەوتەکان و هەموو ئیدارەکان و خەڵکی ئێرە زەڵبی سفرکەی بەڕاستی ئەمە بێویژدانیەکەن. باشە ئەی خەڵک چۆن مامەڵی لەگەڵا بکە ڕەوەندی کوردی لەمە دووە ئەو شوێنانەی کە کوردی لێە پێویستی بە مزگەوتی زیاتر هەیە و هەوڵی زیاتریش هەیە لەلایەن خەڵکی خێرخواست ئەوانەی کە مزگەوتەکان بەڕێوە دەبن یعنی بە چۆن مامەڵە بکە ئەمە وانەکات کە ساردبنەوە لە ڕاستیدا ئەمە دوو ڕەهەندە بەشێکیان ڕەتی بە مزگەوتەکان هەیە دەبێت خۆیان لەم و دوا بەڕاستی خۆیان چاپکەن باشتر بن ئیداری تر بن وانە نوقتە نەدەن بەدەستەوە ئەمە شتێکی زۆر زۆر گرنگە بۆ خۆیان دەبێت پێش هەموو کەسێ ئەبێ ئەوان بەڕاستی وا بکەن دەرەجەی دووهەمیش نوێژ خوێنەکانە ئەوانیش بەڕاستی وا نەڕوانە مزگەوت و ئیمام و ئیدار وەبزانن مەلائیکەن چونکە لەم دنیاە کێ هەیە کێشەی نەبێت جا ئەگەر کێشە نەبێت معنای ئێمە چین مەلائیکین خوا فەرمێ لا یعصون الله ما ئەمرهم ويفعلون ما يؤمرون ونيا كمان هاد اوان چين اوان انسانا كما دام انسان بن لهر اسكابي الله نقصاني وجودي هي دكره ببي هو نابي غوره بكري دبي خوای گەورە پێمانە فەرمی ئەگەر دوو طائفە بوو بۆ شەڕیشیان خوا فەرمێ فأصلحوا ونيا اصلاح کە لە بینیانە چارەسەریان کەن نافەرمێ بڕۆ لە سوشال میدیا حیای بە جنەی پێ بە ئیهانەی پێ بکە سووکی کە ونیا نابعکسەوە بۆیە من بڕوام وایە ڕەوەندی کوردی ئەوەی کە بەتایبەتی دێتە مزگەوتەکان بەشێکی زۆری لەمە تێئەگا ئەزانێت کە ئەم مزگەوتانە بۆ واقعانین کە خەڵک پیشانی داوە بۆیە من دڵنیام چل مزگەوت هەیە چلی تریژەکرێتەوە ئەمە وەکو ناوی خۆم لێی تاکیدم چکە بۆ پێویستمان بەوە هەیە و خەڵکەکەی خۆشمان چاکەزانێ ئێمە یەک نوقتە گرنگە ئێمە بۆ من ئەم هەموو ساڵەکە لە وڵاتان ئەم هەموو مزگەوتە کە کراوە باشە خۆ خەڵک ڕۆژانە بە یەکەوە بووە لەگەڵ ئیمامەکانە لەگەڵ ئیدارەکانە بۆ کەس پێشتر ئیتیهامی هیچ کەسێکی نەکرد لە ڕاستیدا بۆیە ئێستاشی پێوە بێ دڵسۆزیە کە ئەبینێ لەوانە بەڕاستی لە وێنەی کەمە ناکرێت کە ئەو جالیەیە بێت ئەمان زەربی سفر کات و واش ناکەن ببین لای تعالە باشە بینی سەر ڕۆڵی مزگەوت لەوێ چۆنە چکار لێرەوە لە هەرێم ڕۆڵ مزگەوت زۆر زۆر سنوودار کراوە وتاری ئاینی نوێژ جەماعەت جاروباریش بڵێن دەورەی فەرموودە و قورئان لەوێ چۆنە ینی ڕۆڵی مزگەوت گەورەترە بەرفراوانترە لێرە لە ڕاستیدا لە شوێنێکی وەکو بەریتانیا کە ئازادترین وڵاتە بۆ جانبی دینی هەموو شتێک ئازادە لە جاتی مزگەوتێک 100,000 2,000 مزگەوت کە تۆ مافی خۆتە 24 ساعات دەرگای مزگەوت بکەرەوە کەس لێ ناپرسێ چی ئەڵێیتەوە چی ناڵێیتەوە چی دەرسێک ئەڵێ هیچ کێشەیەکت نییە لەمانە لەبەر ئەوە ئەم مزگەوتانێک کە ئێستا لێران خوا ئازادیەکی زۆری بۆ فراهم هێناون دەبێ ئێمەش سوپاسی ئەو نیعمەتە بکەین و دەبێ ئەوەش بەڕاستی بنرخێنین کە ئەم وڵاتە لەگەڵ موسڵمانەکانە زۆر زۆر گونجاوە و دەبێت لەزمەش نەدەن بەدەستەوە بۆ ئەوەی سبێنی ئەم ئازادیشێن بەڕاستی چی ینی لە دەرنەچێت بۆیە فعلەن لێرە هیچ شتێک لێ وتار بەکەی پێ خۆت چی ئەدەی کێ ئەیدا هیچ مشکلەیەکی نییە حەزەکەی ئیمامەکە لێرە بنێرە بۆ ئەو پەڕی بەریتانیا یەک کەس لێپرسینەوەی لێ ناکە لەسەر هیچ شتێک باڵە چونکە لێرە مزگەوت داخستنی شەیە ینی مزگەوت بەشێکی زۆریان کاتی بڵێن نوێژوانە دەکرێنەوە و دواتریش دادەخرێن لا ئێمە 24 ساعاتیە باشە بینی سەر ڕۆڵەکەی جگەلەوە ڕۆڵی چی دەبینی لە ڕووی کۆمەڵایەتی بێت چارەسەرکردنی کێشە خێزانیەکان بێ لە ڕووی پەروەردە بێت لە ڕووی بۆنەکان بێ ینی ڕۆڵی مزگەوت لەوێت چۆنە لە ڕاستیدا مزگەوت دەوری دایک و باوکێکی دڵسۆزە بینێ بۆ ڕەوەندە یعنی ئەگەر باسی مزگەوتکەین لە ڕاستیدا مزگەوت هێندە گرنگە وەکو ئۆکسجین وایە چۆن ئەگەر تۆ بەبێ هەناسەدان ئەژیت بەخوا خەڵکیش بەبێ مزگەوت ئیتر ژیانی مەحاڵەت کە ژیان هەرونەیە کە تۆ بژیت مزگەوتەکە بەڕاستی وای کردووە ئەو خەڵکە ڕۆحی ئەو خەڵکە بەڕاستی تێرە خواتیایدا چکە خەڵک کە دێتە ئەم وڵاتانە هەست بە بابرەکە ئابەیەکەکە هەست بەواکە غەریبە ساڵانێکی زۆر ئەمێنێتەوە هەر جەوەکەشی بەشێکی زۆری لێرەدا ئەبینی تەماشاکەی زۆر بەکەمی خۆرە بینیت باراناویە ئەمەش بەردەوام کابرا خەریک ئیش و کارە جای زۆریشی بەتابەتی بێژنە بێ ماڵە چی وای پێ بکات کە نەکاتە حاڵەتێک کە خوارە خواسە خۆی بکوژێ مزگەوتە کاتێکە دێن لە دەور مزگەوتەکە کۆ ئەبنەوانێ هەم جەوێکی ئیمانیان بۆ دروستە بێ
جگەلەوەی تێکەڵاوی خانەوادەیەکان زۆری بخوا چەندین خانەوادە ئاگدارم کاتێک کە هاتوون بۆ ئەم وڵاتە لە سەرەتاوە گریاون وەزعیان زۆر ناڕەحەت بووە بەس کاتێک کە زانیوێن مزگەوتێکی لە شارەکەی و لەگەڵ ئەهلی مزگەوتەکە تێکەڵاو بوون ئێستا بوونەتە مرۆڤێکی تر و بەڕاستی دڵخۆشتر بوون بۆیە فعلەن مزگەوت وای کردووە خەڵکەکە کۆ بکاتەوە هیچ شتێک نییە لە وڵاتانە بەقەدەر مزگەوت خەڵک کۆکاتەوە بە هەموو بیر و بۆچوونە جیاوازەکانەوە بە هەموو چین و توێژەکانەوە مزگەوت توانیوێتی دەورێکی یعنی وەکو دەوڵەتێکی بچکۆلە وەکو حکوومەتێکی بچکۆلە وایە هەموو بەشەکان هەموو وەزارەتەکانی حکوومەتی هەیە وەزارەتی ئەوقافی هەیە وەزارەتی دارایی هەیە وەزارەتی نازانم سڵحی هەیە ئەلوان و ئاشکال مەسە بۆ منە کە لە مزگەوتەکان لێرە ئەگەر ئەو مزگەوتانە بوونیان لێران نەبووای لە ڕاستیدا زۆرێ لەو جالیە کووردە بەم واقعەت وە نەدەبینی ئێستا مزگەوت یەکشت بەبرای خۆشەویستم بڵێم من لەم شارەدا بووم ساڵی 2008 بە شوێن بینایەکە ئەگەڕین بەکو دەستمانکەی بیکردن بۆ مزگەوت ڕۆژێکیان هەر ئەم مزگەوتێکە ئێستا ئێمەیتیین لە شاری ئەم شاری کە تیاژیم چوم حەزمەکرد ئەم شوێنێکی زۆر گونجاو بوو ڕۆژێکیان بینیم دەرگاکەی کرابووە چوومە ژوورەوتم بزانم بەڵکە ئەمە بزانم کێ کڕیوێتی هەچ شۆرێ بێ معاملەیەکی لەگەڵا بکەین بە ئێمە بفرۆشێ کە چوومە قاتی سەرەوە کۆمەڵێک کرێکاری موسڵمانی لێبوو لەگەڵ هەندێک لە وەستایە خەریکی سێنتڕهی ئیتین ببیبەستن ئەوەی ڕادێدەرەکان ببەسن وتم بێ زەحمەت ساحیبی ئەمە کێیە وتیان بۆ چیتە وتم وەڵڵی ئێمە کوردین ئەمانەیە وتم وەڵڵی ئێمە با بڵێن ئەمانەی ئەم شوێنەکەین بە مزگەوت وتم بەشکی پێمان بفرۆشی وتی ئەوە کێن وتم وەڵا کوردین وتی کورد موسڵمانە خۆشی موسڵمان بەڕاستی ئێستەشی پێوە بێ جەرگم ژارەکە بۆ ئەو قسەیە بۆ لەبەرەوە کە کوردی نەبینیوە زۆر هاتووە گەنجەکان لە نوێژ و ڕۆژوو بەسەر نەیبینیوە شوێنێکی نەبووە تازە هاتون بۆ وڵاتە بەڵام ئێستەکانە کاتێک ئاڵێ من مزگەوتم هەیە سەرمان بەرزە ئێمە بە هەموو نەتەوەکان دەڵێن کاکە ئێمەش مزگەوتمان هەیە ئێمەش وەکو ئێوە مرۆڤین نەتەوەین بەڕاستی ئێمەش بوونمان هەیە من ئەڵێم بوونی مزگەوت سەربەرزیە شکۆمەندیە بۆ ئینسانی موسڵمان لە هەر شوێنێکی ئەم دنیاە مزگەوتێکەکەیتەوە تۆ سەرت بەرزە بۆیە بەڕاستی مزگەوت سەربەرزیە بۆ سەرجەم ئەو جالیە بەڵێ ینی ئێستا لە مزگەوتەکان ڕۆڵی کێشەی خێزانیش لە مزگەوتەکانی بەریتانیا چارەسەر دەکرێت خۆلی پەروەردە خۆلی دیکە یانی ئەم بۆ پیاوان هەم بۆ ئافرەتان دیارە لەڕووی پەروەردەیە بگرە زیاد لە 8,000 قوتابی دەستی پێوترێتەوە بە بەردەوامی لە مزگەوتەکانە پەروەردە ئەکرێ ئەگەر ئەم ناڕە لە مزگەوت پەروەردە نەکرێ بەڕاستی چی لێ دەرەچێ لە دەرەوە دوای سپێنێک کە گەورە بوو دایک و باوکەکە بێزە بێ خەریکی گریان بن بۆیە بەڕاستی ڕۆڵێکی زۆر گرنگێ لە ڕووی سڵحەوە هەزاران سڵح وەڵڵا سڵحی وا هەبووە 3 شەو و 3 ڕۆژمان پێچووە 3 شەو و 3 ڕۆژ بەخوا فرسێکمان لەسەری وە نەگرتووە لەبەر خاتی خوای پەروەردگار هەزاران بەڕاستی کێشە چارەسەر کراوە ئەگەر مزگەوتەکان نەبێت کێچێ بەدەمی ئەمەوە لەبەرەوە بە تاکیدی بە دڵنیایی مزگەوتەکان بوونەتە کۆکەرەوەی خەڵک شوێنی سڵح شوێنی ئەوەی کەواجبی ئیمانی بۆ خۆ دروستکەی هەروەها بۆنە کۆمەڵایەتیەکان بۆنە ئیسلامیەکان هەم لە جەژنەکانە کاتێک ئەبینی بە سەدان خەڵک هەمووی کۆ بێتەوانێ و زۆری بەجلی کوردی و ئەمە جێوێکی بەڕاستی زۆر خۆشی خوڵخاندە بۆ ئەهلی ئەو وڵاتە مامۆستا باسی ڕۆڵی مزگەوتت کرد باسی ئەو بکەین باسی مزگەوت کرد لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی پەروەردەی لە ڕووی چارەسەرکردنی کێشە خێزانەکان لە ڕووی کەمکردنەوەی تاوانیش بڵین و ڕێگرتن لە لادانە و جۆرا و جۆرەکان چەندە لەو ڕۆژوە خزمەتی بە ڕەوەندی کوردی کردووە وڵی لە ڕاستی دەکات حەکیم بەنسبەتی مزگەوت تۆکو ئازم کردی ڕۆڵێکی زۆر ئیجابی هەیە حتا بۆ نمونە ئێستا لەم وڵاتانە جۆرێ لە ئازادی زۆر هەیە ئەم ئازادیە ئەگەر بێت و تۆ دووری لە کەس و کاری بەتەنیایە دائما پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم إن الشيطان مع الواحد وهو من الاثنين أبعد دائما ئەگەر تا بەتەنیا بی شێتان زیاتر لێ نزیکە بۆیە حتا ئەوانەی کە تووشی کە ئاب و حاڵەتی ئەبن هۆی ئەوەی کە بەتەنیا ئاژین بۆیە فعلا مزگەوت دەورێکی زۆر باڵای بینیوە هەزارەها خەڵک کاتێک کە دێتە مزگەوتەکان بە بەردەوامی ئامۆژگاری ئەکرێن کە دوور بن لە هەموو ئەم گوناهانە بۆیە هەموو ئەو کەسانێک کە دێنە مزگەوت بە بەردەوامی بەڕاستی زۆر بە کەمی ئایان بینی چوو بێتن بەلای ئەو شتە خراپانەیە ئەوانەی کە نایەن بۆ مزگەوتە بەڕاستی ئەوانە تێوەگلاون لەو ناڕەحەتیانە بۆیە بە شکلێکی گشتی مزگەوت بەڵێ لە هەموو ڕۆیەکەوە حتا لە ڕووی خێرخوازیەوە تەماشاکەی دەورێکی زۆر باڵای بینیوە لە هاوکاری لە سەدان خانەوادە لە بێنازەکان با بڵێن لەوانەی کە هەتیون ئەوانەی کە نازدارەکان ئەوانەی کە بێوەژنن ئەوانەی کە هەژارن دەستکورتن لە هەر حاڵێک نەک هەر لە کوردستانی باشوور لە هەر چوارپارچەی کوردستان بەڵکە ئەسڵەن بڵێم لە زۆربەی وڵاتە هەژارەکانی عالەمیش بەڕاستی
ڕەوەندی کوردی لە ڕێگەی ئەم مزگەوتانەوە دەورێکی زۆر باڵای بینیوە هەتا بۆ کردنەوەی مزگەوت لە شوێنەکانی تریش یعنی سە بۆ نمونە لە شوێنێکی وەکو ئیفریقیا لە زیاتر لە 50 مزگەوت کە بەدەستی کورد کراوەتەوە لە ڕاستیدا بۆیە مزگەوت دەورێکی زۆر باڵای هەیە دەبێت بنرخێنرێ بەڕاستی ئەمەش بئینسافیە کاتێک کە تۆ ئەبینی خەڵکێک وا ئەڕوانێ لە مزگەوتەکان کە ئەنەما خەریکی پارە خواردن و خەریکی ئەون بەڵام هیچیشی بەڕاستی ئەسلی نییە و کۆمەڵێشتە ڕووی داوە و ئەو شتانش بە سوء الفهم بووە. باشە لەمە دووە ئەوانەی کە خێرخوازن ئەوانەی کە ڕەوەندی کوردین پێ دوای دەبێت سوورتر بن لەسەر پارەدان بۆ دروستکردنی مزگەوت و ئەم کە خراپی دارەدان بێت نابێ وا بکات پێ وایە کە خەڵک سار بێتەوە ڕەنگە هەدەف هێندێک خەڵکو و لانی دەسەڵاتیژەوە بێ کە مزگەوت بۆ نمونە مزگەوتی دیکە دروست نەکرێ ڕەوەندی کوردی ڕۆڵی زیاتر نەبینێ. وڵی کا حەکیم دەڕاستی داوای کە من ئەیبینم لە ناو خەڵکەکەدام یعنی ئەو شتێک کە لە سۆشل میدیات باسەکە بەڕاستی هیچی وانە بەڕاستی ئیتیهامێکە بە باتیل ڕاستە کۆمەڵی کێشە هەیە مرۆڤی بێ کێشە نابێت کێشە هەیە لە مزگەوت و لە مزگەوتەیە ئەمە شتێکی ئاساییە بەڵام گرنگ ئەوەی ئێمە بەدەم چارەسەرەکەوێن و هەر بەردەوامیشین لەگەڵی اینجارە خەڵکی تریش من بڕوام وانیە کە خەڵکێک سار بێتەوە چکە خەڵک خۆی ئەو خەڵک ئەزانێت ضرورەتی بە مزگەوتە و ئەو خەڵکەش ئەناسێ و ئەم شتانش بەڕاستی لە هەر شوێنێکە ببن کەسی دز و جەردە جیاوازە لە خەڵکێکی تر بۆیە کاتێککە ئیتیهامی ئەوە ئەکرێ وەڵا ئەمە فلان کەسی هەڵشوەیەکی ترە لە بەریتانە دروستی وڵای ئەوە زۆر ماکرێ بۆیە پارە خواردن نییە بە عکسەوە بەڵکو شێوازێکە لەمە دووە پێویست هەمومان پێویستمان بەوە هەیە کە بە خۆداچوونەوە بکەین زیاتر شتەکانمان ئیداری بن شەفافتر بین بە خەڵکەکە بڵێن کاکە ئەمەنە داهاتەکەمانە ئەوە پەیامان کرد ئەوەش سەرفمان کرد ئەمە زۆر گرنگە بۆیە من بڕوام وایە وەکو خوا فەرمی وعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا والله من ئەم ناڕەحەتی کە هاتووە من زۆرم بەلاوە شتێکی هەر ضرور بوو نەگەوەی کە پێم ناڕەحەت بێ بۆ ئەوەی هەمومان مراجعەتی خۆمان کەینەوە بەڕاستی مزگەوتەکان بانخوازەکان ئیدارە بەڕێزەکان هەمویان بەڕاستی پێویستیان بەوە هەبوو کە مراجعە بکەنەوە ئابم شێوازە ڕەفتار نەکەن باڵکو هەوڵ بدەن سوورتر بن بزانن لەم دووە هەموو شتەکە لەسەر ئەساسی سێخە ناکرێ بە سینە سافی ئیش ناکرێ دەبێت بە شێوازێکی ئیداری باشتر تۆکمەتر بۆی کەسێکی تر نەتوانێت ئیتیهامت کات. بەڵێ وەکو خێرەکەشی خێر بۆ مزگەوت شتێکی نەبراوەیە مامۆستا من بڕوام وایە چل مزگەوتە چلی تریش بیدی لای تەعالا بە زووترین کات دروستەکرێت لەبەرەوە خەڵک ناوەستێ خەڵک بەردەوام لە کاری خۆی خەڵک ئەزانێت کە ئەمە ضرورەتێکێتی خەڵک ئەوەندە کاریگەری لەسەر نابێ ئەوەشی کە قسەیەکی لە دوور شتێکرد بێت لەواتێک تێبینی لەسەر مزگەوتێکە بێ بۆی وایوتۆ بەڵام بۆ مزگەوتەکەی خۆیشی مشکلەی نییە و ئامادەی مزگەوتێکی چیت بکرێتەوە من بڕوام وایە خەڵک بەو شێوازە نییە کە لە سۆشل میدیاکە بینی زۆرێکی بێئاگاییە کە ئەو شتانە باسەکەن بەڵام خەڵکە باشەکە بەعکسەوە بەردەوامە لە کاری خۆی ناوەستێت. بەڵێ ینی مەوسمە هاوکاریکردنی مزگەوت هەم بۆ دنیا هەم بۆ دوا ڕۆژی ینی دووسەرەیە هاوکاریکردنی هاوکاری لە بنیادنانی مزگەوت لە کڕینی شوێنێک بۆ مزگەوت ئەزانیی خۆی لە ڕاستیدا پێغەمبەری خۆ پێمان نافەرمی صلی الله علیه وسلم کاتی ئەگەر کەسی بەقەدەر پێلانەی قەتەیەک شتێ دروست بکا بڵێن مزگەوتێ دروست کە خوا لە بەهەشتا ماڵێکی داتێ لە بەهەشتا ئێوە خەڵکت بەڕاستی لەمە تێگەیشتووە چونکە ئەمڕۆ ئێمە پێویستمان بە چی هەیە بەخێر هەیە الحەمدولله سواس بۆ خوای گەورە ڕەوەندی کوردی بە شکلێکی گشتی ئیشەکەن کارەکەن وەزعی مادیان باشە بەڕاستی خانەوادیان پێکێناوە هەمووی حەزەکە ماڵ و خێزانێکی باشی لێ دەرچێ حەزەکە مناڵەکانی باشی لێ دەرچێ بۆیە بە دڵنیایی بە دوای خێرە ئەڕوا زۆر بەو خوایە من ئەوەی کە من بینیومە لە ڕەوەندی کوردی لە کەم نێتەوەی تر بینیومە یعنی ماشەڵڵا دەستکراون بۆ هەر کارێکی خێر نییە لە تەڵەبێکە کاتێکە لیانەکەی ئەمە یعنی چی معناوی ئەو خەڵکە دەیەوێت فعلەن خوا لە خۆی ڕازیکە دەیەوێت جێوێکی ئیمانی بۆ خۆی دروستکە دەیەوێت بەم ئیش و کارێکە ئیکات و سەدەقەیەکی لێەکە خوا خۆش و ماڵ و مناڵی سەلامەتکە هەم بۆ دینەکەشی بەڕاستی هەم پەروەردەی ماڵ و مناڵێتی و هەم بۆ خۆشی هەم لە هەمان کاتیشە بۆ قیامەتیشی بەڕاستی ئەجرێکی زۆر گەورەیان دەسەکەوێت و خەڵکیش بەمەی زانیوە بۆیە تا ئێسەکان چل مزگەوت دروست کراوە و ئەگینا ئەگەر بیان زانی بە بنەوەیەکی ترە خەڵک بەشداریتیان ناکرد لە ڕاستیدا. باشە وەکو دو پرسیاریشم پێشیش باسمان لەسەر ڕۆڵی پەروەردەی مزگەوت کرد ئەنێ بۆ داهاتووی منداڵەکان کە لەوەی سیستەمی خوێندن جیاوازە چەندە گرینگە مزگەوت بڵین ڕۆڵی بڵین فراوانتر بکرێت لە شارەکانی در مزگەوتی کوردی بۆ پەروەردەکردن بۆ داهاتووینەوەکان وەگەر شتێکیش مابێ لەسەر مزگەوت و مامەڵەکردن لەسەر جۆرە کەیسانە فەرموامس. بەڵای لە ڕاستیدا بە نسبەتی مزگەوت بۆ ئێمە کێشەکەمان چییە لەم شارانەدا
با بڵێن شوێنێکی وەکو بەریتانیا حتا لە ئەوروپاش دوعاتمان زۆر کەمە بەڕاستی کەسی شارەزاکەوە پێویستمان بێ بەشێکی زۆر شوێن هەیە داوای مزگەوتەکەن ئەیانێ مزگەوتی بۆ بکرێتەوانەیە بەڵام هەر کردنەوەکەشی گرنگ نییە کێ ئەم مزگەوتە بەڕاستی ئەبێتە ئیمامی بۆی ئێمە لە ڕۆ ئێشتا نەمانتوانیوە ئەوەندە خەڵک پەروەردە بکەین بە حکمی ئەو واقعی کە وڵاتی ئیشکردنە لەبەرەوە بە دڵنیایی مزگەوت پێویستە بکرێتەوە و چەندی مزگەوتی تریش ئامادەیە کە بکرێتەوە بەڵام لەبەروێ کە شوێنێکمان نییە بەڵام لەڕووی پەروەردەییەوە بەوخوایە ئەو پەروەردەیە کاتێک کە تۆ ئەبینی لە مزگەوتەکانە جار بۆ زمانی کوردی یعنی ئەبینیت لەوانەیە زۆر دایک و باوکەکان گوێن نەداوی بە مناڵەکەی خۆی لە ماڵە مەسەرەن قسەی لەگەڵا کردبێ بۆ منە یا لە نەتەوەیەکی ترخێدانی هێنای بەڵام دەهێنێ بۆ مزگەوتەکە بۆ لای تۆ بۆ ئەوی کەوا چی بکە فێری کوردی بێ بۆیە مامۆستاکانیشمان بەڕاستی مامۆستای دڵسۆزن ینی بە بەردەوامی خەریکی پەروەردەکردنی ئەم مناڵانن هەم لە ئەلفوبێی کوردیەوە کاتێکە فێریانەکەن هەم دەرسی قورئانیانەکەن هەم لە ئەمان کاتیشە پەروەردەی ئیسلامیان بەڕاستی فێرەکەن بۆ ئەوی فێری ئاکاری جوانیان کەن کە ئەمانە هەمووی ئێمە زۆر ضرورەتمانە بەڕاستی بۆ ئەم وڵاتانە چونکە لە مەکتەبەکانە پێچەوانەی ئەمانە دەخوێنرێ دێتە دەرەوە بۆ سەر شەقام و ناو ڕەفیقەکان و بازار شتێکی تر دەبینێ کەوانەیە پێویستی بە مزگەوتە بۆ ئەوی کۆنتڕۆڵی ئەمەی بۆ بکە ئەمەش لە شوێنێکی تر دەست ناکەوێت ئیلا لە مزگەوت نەبێت فعلا من طلبی ئەوە ئەکەم لە ئەو ڕەوەندە کوردی کە لە نەک هەر لە بەریتانی لە هەموو ئەوروپای هەیە جددیتر بن لەگەڵ مزگەوتەکانیانە بەڵام زۆر ئاساییشە بە لەگەڵ ئیدارەکانە ڕێبکەون باشتەکانیان زیاتر شەفافتر بێ کۆنتڕۆڵ بکرێ بە شێوازێکی جوان هەموو شتێک داهات و سەرفیات گشتی لێک بکرێتەوە بەڵام نەوەستن بەردەوام بن چونکە بەڕاستی خێری دنیا و قیامەتی پێوەیە بخۆیان بەڵێ سوپاس دەکەی مامۆستا حەمە ڕەشید پێنجوێنی بانخواست سپاس جەنابان کردی سوپاسی ئامادەبوون دەکەین زۆر سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ